سەرەتا بیرۆکەی سەوزکردنی شاخی گۆیژە لەلایەن بەڕێزان پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ و قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی کاگاواتەوە کراوە و کەجێ شانازی و دڵسۆزی شاری سلێمانی. دوا بە دوای بانگەوازی بیرۆکەی بەڕێزیان کۆمپانیاکەمان دەستی بەکارکردن کرد لە بەرواری 22/9/2020 بۆ ڕواندنەوەی 21,000 نەمام لە شاخی گۆیژە بە ڕووبەری $200 کەوە کاری هەمیشەییمان گرنگیدانە بە زیادکردنی ڕووبەری سەوزایی و خزمەتکردنی بەردەوام بە هەرێمەکەمان بە تایبەت شاری سلێمانی کە لەو بەروارەوە وەک قۆناغی یەکەم توانیمانە ڕووبەری 50,000 مەتر هێڵی گرادۆنی پاک بکرێتەوە و 21,000 چاڵی نەمام حازر بکەیت. ئامانجی سەرەکی ئێمە سەوزکردنی شاخی گۆیژەیە لەگەڵ یا پاراستنی ژینگەی وڵاتەکەمانە، لەگەڵ یا چارەسەرکردنی خۆڵ و خاشاکە، لەگەڵ یا ڕیسایکردنی ئەو خۆڵ و خاشاکانەیە کە هێشتا دەرفەتی ئەویان نهاتووە کە بتوانین بە تەواوی چارەسەریان بکەین. لە هەمان کاتا بەکارهێنان و هاندانی دروستکردن و بەکارهێنان و بەرهەمهێنانی وزەی پاکە ئەو وزانەیە کە دۆستی ژینگەن. جگە لەم دوو قۆناغی سێم هەیە، ئەویشەوەیە کە پارێزگاریکردنی ئەم ڕووبەرە بەرفراوانەیە کە لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوە سەوزەکرێت بۆ ماوەی 3 ساڵ خزمەت دەکرێن لە ئاودان، لە ئاگربر، لە پاراستن کە بە شێوەیەکی زانستیانە خزمەتی ئەو نەمامانە ئاکرێت. بۆیە لێرە بەڕاستی جێی خۆیەتی دەستخۆشیێکی زۆر لە هەموو ئەو کۆمپانیانە بکەین کە بەشدارن لە سەوزکردنی شاخی گۆیژەیە.